شەوتان باش دابەنەمینتان لەگەڵە لە چناڵی دابانی یونیڤرسم. ئەو شەو باسی تیڤی شۆی زنجیرەی لا کاسا دی پاپڵ دەکەم مەنی های سیزنی 5 پارتی یەکەم. طبعاً پێشوی باسی ئەو مسلسلەی بکەم پێشوی سپۆیلی بکەم پێتان دەڵێم کە لەو دقەی ئەو مسلسلە ئێستا بکە باسی دەکەم سپۆیلە بۆی ئەگەر نەدیتیە ڤیدیۆکە دابخەی تەماشای حەڵقەکان بکەی ئەوزە تەماشای ڤیدیۆکەم بکەی باسی سێتار شتی جیاواز دەکەم لەسەر ئەو مسلسلەیەکە میشت مێژووی ئەم مسلسلەیەکە چۆن لەگەڵ کۆمپانیای نێتفلیکس یەکیان کرد دوای ئەوە بۆ ئەوها بۆ نوعی تەقیەوە دوای ئەوە کە تەقیەوە بۆ خەڵک هجومی کردە سەری وزایدەن ئێستا مەنی هایس لە چ لێڤڵەچێ لە ناو خەڵک و لە ناو ئەو کۆمیونیتی کە باسی فیلم و باسی مسلسلە و شتی وا دەکرێت ینی زیاتر پیشەسازی سینەما و پیشەسازی مسلسلە. طبعاً ئەو مسلسلە یەکەمین جار کە دەرچوو سیزنی یەک بەرهەمهێنانی کۆمپانیای نێتفلیکس نەبوو بەس پاش ئەوەی سیزنی یەکی دەرچوو زۆر ڕەوازێکی زۆری لەسەر نەبوو خەڵک زۆر حەزی لێ نەبوو دوای ئەوە کۆمپانیای نێتفلیکس مافی بەرهەمهێنانی وەرگرت دووبارە دەستی پێکرد سیزنی دوو بەرهەمهێنا ئینجا لەو کاتەوە زیاتر تەقیەوە. طبعاً ئەوەندەی کە لەسەری خوێن بوومەتەوە ئەو مسلسلەی کاتی خۆی دوو سیزن بوو هەر مەفروضە دوو سیزن بێت تەواو بێتن بەس دوای ئەوەی کە سیزنی دوو زۆر یعنی لە حەد بەدەر تەقیەوە کۆمپانیای نێتفلیکس قەراردا دووبارە درێژی بکاتەوە بۆ چەند سیزنێکی تر. طبعاً سیزنی 34 دەرچوو سیزنی سێ تا حدێک باش بوو سیزنیەک و دوی زۆر شازە بە سیزنی سێشی باش بە سیزنی 4 بۆ تقریبان فیلمی هندی و ئاکشن و شتێکی زۆر بێمانە و بێ ئیسفادە خەڵک زۆر هجومی کرد لەسەری لەو کاتەوە کۆمپانیای نێتفلیکس بڕیاریدا کە سیزنی 5 کۆتا سیزن بی بەس حرەکەتی شەیتانانەی کردیە نێتفلیکس لەو مەسەلەیە سیزنی 5 کردیتە دوو پارت. طبعاً بارتی یەکەم سینۆ ئەو دقیقە ڤیدیۆم لێ تەسویر کردیە سینوەیە ئەو ڤیدیۆ ئەو پارتی دەرچوو پارتی دووەمیش لە 3/12 دەرچی. طبعاً پێشەوەی ئەمن بیخەمە سەری تەماشە بکەم چێکم کرد گوتم زانم لە نێتفلیکسی ئەمریکای مەنی هایست هەیە دەرچووە طبعاً لەوێ دەرنەچوو بوو ئەوزە ئێستا بۆتان باز دەکەم مەبەستم چێ لەوەی سینۆش دەکاتە جومعە طبعاً ئەو 5 حەڵقەشە ئەگەر ملاحەزە بکەی ئەو هەموو شتە جومعەی لە عوتڵێ ویکێندە لە وڵاتە شەرقیەکانی وڵاتە عەرەبیەکان و ئەوانە و زایدەن چی پێ دەڵێن 3/12 پاسێ مانجی ئەویش هەر عوتڵەیە. طبعاً نێتفلیکس حرەکەی زۆر شەیتانانەی کردێ لەسەر ئەو مەسەلەی لەبەر ئەوەی ئێستا نێتفلیکس لە شەڕی ئەو مانەوەیە لەبەر ئەوەی کۆمپانیای دیزنی پلەس و HBO Max ڕۆژ بەڕۆژ ئەکتیڤ یوزەر بەکارهێنەری ئەکتیڤیان زیاد دەبێتن با مقارنتن بە نێتفلیکس. نێتفلیکس ئەگەر قەراری دا بە هەر دە حەڵقەکەی بەیەکجاری دەرکرد بە ئەو هایپە و ئەو ترێند و ئەو هەرایە ئەو شتە بەزمەی کە لەسەر نێتفلیکسێ کە ئەو کارە مسلسل دەرینایە پاش ئەوەی کە خەڵک هەموو حەڵقەکانی تەماشا دەکرد دووبارە کەس دەبەوە خەڵک ئەوەندە باسی نێتفلیکسی نەدەکرد. طبعاً نێتفلیکس ئەوەی کردی ئەوانەی کە لێرە طبعاً خەڵک لێرە بە فری زۆر تەماشا دەکات بەس لە زۆربەی وڵاتان خەڵک ئەکاونتەکە ئیشتراک دەکات لەوانەیە تەماشای حەزی لە کۆنتێنتی ئێستای نێتفلیکسی نەبی بەس لەبەر ئەوەی منی های دەرچوو ئێستا دەچێت ئیشتراک دەکات 5 حەڵقێک تەماشا دەکات هەر چۆنیش ئیشتراک بکات مانگێک ئیشتراک دەکات. طبعاً پارتی دومیش دەرچی مانگێکی دی یعنی ئەو کە ئەتۆ ئەگەر مجرد ئەوەی پێویستت بۆوەیە کە سیزنەکی مەنی هایست تەماشاکەی کە سیزنی 5 لە 10 حەڵقە پێکاتەوە پێویستت بە 2000 ئەکتیڤکردنی نێتفلیکس ینی دوو مانگ ئەوە لەلایەکەوە قازانجێکی ئیقتصادی و ئابووری زۆری هەیە بۆ نێتفلیکس ینی حرەکەتی تۆزێک شەیتانانێ و لەبەر چش گوتم ئەو ڕۆژە بزەبت جومعەیە. طبعاً ئەوروپا سبێنێ شەمووە ویکێندە بەس لە کوردستان و لە وڵاتە شەرقیەکان و وڵاتە ئیسلامیەکان وڵاتە عەرەبیەکان جومعە عوتڵەیە. طبعاً پاش ئەوروپا و ینی لە ئەوروپای چەند وڵاتێکە ئیسپانیا و یەک دوو وڵاتی دیە زۆرترین نسبەی تەماشەکەری ئەو مسلسلەی وڵاتە شەرقیەکانە وڵاتە عەرەبیەکان و وڵاتە ئیسلامیەکانە لەبەر ئەوەی وەختێکی باش دانیە بۆی خەڵک لە ماڵ دانیشتەوەی ئیسراحەت بزڵ ئەو دقیقەیاندا ئەو کاتانەیاندانە کە خەڵک ینی بڵاویکەنەوە جومعە بی سینۆ و 3/12 هەر جومعە. طبعاً ئەوە ئەوەی لێ کردیە خەڵک زیاتر هەمووی بەیەکجار تەماشا بکات و لە سۆشیەل میدیا ئەکتیڤە و چووکە طبعاً خەڵک کە ئەو ڕۆژەی عوتڵەیەتی تەماشای هەر 5 حەڵقەی دەکات بەیەکجاری نسبەتی یعنی لە هیچ ناکات لەوانەیە لایکی پۆستێکی بکەیان کۆمنت لەسەر پۆستێکی بکەیان هاشتاگێکی بکاتەوە یان پۆستێکی بکە ئەسڵەن ئەوە زیاتر هایپەکەی گەورەتر دەکات بەرامبەر بۆ نێتفلیکس. طبعاً ئەوە هەمووی لە جومعە ڕووی دەیە جومعەش کاتی ئیستراحەت دەکات برا 5 حەڵقەکە
تقريبا دەکات 4 ساعت 4 ساعت دقیقه کە ئەگەر کەمتر نەبی هەمووی تەماشا دەکەی وەکوا فیلمەکی زاک سنایدەریان 2 فیلمی درێ ئەوە 2 ساعت تەماشا دەکەی و مسلسلەکە تەواو دەبێ و دەست پێ دەکەی لە فەیسبوک و لەو جیانە باسی مسلسلەکەی دەکەی. طبعا ئەو حرەکەتی شەیتانانەی نێتفلیکسە بەبێ یەکولو ئەو مسلسلە ئەمن با لێرەوە تقریبا باسی سپۆیل و ئەو شتانە دەکەم بۆ ئەوەی ئەگەر ڤیدیۆیەک فیلمەکەت مسلسلەکەت نەدیتی عەفو ڤیدیۆکەدا بخە دووبارە تەماشا بکە و جەوەرە تەماشا ڤیدیۆیەکی من بکەم. طبعا پاشەوەی کە هجوومەکی زۆر کرا سەر نێتفلیکسی کە ئەو مسلسلەی بوویتە گەمەی منداڵان و بیتە فیلمی هیندی و هەر کوشتن و کوشتنەکان نەکوشتن یعنی هەر شەڕە سلاح و شتیوە هیچیش ئیسفادەی نییە و هەر بێمانایە کەسیش نامری. طبعا تۆزێک ئەو مۆزوعی ئەتا حەدێک چاکردی ئەوی چۆن بزانم با پێتان بڵێم ئەو مسلسلەیە کاتی خۆی مسلسلەکە بوو ئەمن بەو مسلسلەی دەستم پێکردانشی مسلسلەی بکەم ناوی پریزن برێک بوو لەوانێ زۆر بەتان دیتی بتان. طبعا پریزن برێک وەسیلەیەک بوو بۆ ئێمە قەرار دەم تانشی مسلسلاتی دی بکەم. پریزن برێک ئەو کاتە کە دەرچوو وەکو ئێستای مەنی هایستێ لەناو خەڵک. طبعا خۆشی پریزن برێک ئەویش 2 سیزن بوو پاشوی عەفو درێژیان کردەوە بۆ چەند سیزنێک ئەویش کە تێکیاندا خۆشی پریزن برێکی لە چ بوو ئەو 2 سیزنە پوخت و جوان بوو کامل بوو یعنی پریزن برێک خۆشەکەی لە معلومات و لە تریک و لە فرتوفێڵەکان و لەو تحدیە بوو کە لە بینی مەسە مایکل سکۆفیلد و یەک دۆکێکی دی ڕوودەداتن و لەو معلومات و شتە ئەلمیانەی کە ڕێکرا بوو نەک لە شەڕەکە مەنی هایستی سیزنی 1 و 2 هەروە بوو تقریبا سیزنی 3 هەروە بوو خۆشەکەی لەو هەموو معلومات و ئەو تحدیانەیە کە جەماعەتی پرۆفیسۆر دەیکەن بەرامبەر حکوومەتی ئیسپانیا بەس لە سیزنی 4 بووە هەر بۆ فیلمی ئاکشن یعنی ئەوەندەی باسی ئەوەندەی شەڕە سیلاح و شتی وایە لەناو بینایانە یعنی معلوماتێکی وا خۆش نەداتێ یان حرەکەی ئەو هات ناداتێ یعنی تویستێکی خۆش ئەها بکە ئەوها لە پۆلیسەکەی بکە پۆلیسەکە لەو بزانی شتێکی دەکا ئەو پرۆفیسۆر لەو سەری بۆی هاتووە. طبعا ئەو شتە لە سیزنی 4 تقریبا نەما بۆی خەڵک زۆر هجومی کردە سەری. لە سیزنی 5ش دەتان پێت بڵێم هەر زۆر کەمە یان هەر ینی وەکو سیزنی 4 هەندێک باشتر بەستیان کرد هەندێک ئیشیان لەسەر عاتفی خەڵکی کرێویش بە مۆزوعی تۆکیۆ. طبعا ئەو مسلسلە ینی مۆزوعی تۆکیۆ هەڵسنکی ینی ئەو شەڕانەیان کە کردە خستە ناو بینایەکە وا پێشانیان دەکە ئەوانە هەموو وەختێک پلانیانی هەموو وەختێک بەخۆتنینی هەموو وەختێک ناتوانن بەسەر هەرچی مشکلێک توش بن زاڵ بن. طبعا ئەوە وی لێ کردیە کە سیزنی 5 ئەتا حەدێک باشتر بی پارتی یەکەم پاشەوەی کە تۆکیۆ لێرەوە سپۆیل ئاگدار بە تۆکیۆ کە دەکوژری ئەم تەسەڕ نەدەکرد کە گولە بەدەست و بەلاقی کرد گوتمەوە فیلمی هیندی ئێستا زەندی دەکەنەوە بەس پاش ئەوەی ڕومانە و شتەکان وانە یعنی دەبی مردبی زمەزای ترانی ئەگەر تۆکیۆ نەمردبی ینی بەجددی ئەوانە بەمە ڕادەبێرنی زمەزای ترانیە ینی ئەوەی خۆشتر بوو ئەو مۆزوعە لەبەرەوەی ئیشی زۆر لەسەر عاتفێ مەکرد و بەنەوەک یەکێک لە گەورەترین و مهمترین کەرەکتەرەکانی مسلسلەکەیان کوشت ینی ئەوە بە من بەدڵمە ینی ئەوە واقعیترە لەوەی کە هەموو کەس ئەوان دائیم ببەنەوە دائیم پلانەکانی سەر بگری دائیم پۆلیسیش ئەوە بیتن بدۆڕە. طبعا یەک نقطەی دی هەیە سایکۆلۆجیکەلی ئەمە وەک لە ناحیە دەروونزایی بۆ کەیفمان بە نوع مسلسلانە دەیە کە دائیمەن کە بۆ شەرتی دەزانین ئەوانە خراپن و ئەوان دزن و ئەوانە زڵدی سیستەمن و زڵدی ئەوەنە لەبەر مەجموعە سەبەبێکە یەک لەو سەبەبانە لەوانەیە ئەمە هەمومان حەزمان لێیە نوعانە فەرق بین کە مجتمع و ئەوانە ئەمەی بەستی تو یان مەکانی ئیجتماعی تو یان ئیشی تو یان سمعی تو ناتوانانی ببی ئەو نەفەرە لەبەرەوەی خۆت لەوان دەبینیەوە بۆیە کیفت پێیاندی و حەزت لێ سەر بگری پلانەکەیان و بەردەوام بنی ئەو یەک لە سەبەبەکانە. سەبەبە چیدی ئەوەیە کە ئەتوانە ڕقل لەو سیستەمەی بی کە لی دەژی لە وڵاتی سیستەمی اقتصادیان سیستەمی ئابووری کە سیستەمێکی کەپیتالیزمی مەسەلەن ڕەئسمالی سەرمایه‌دارە کە دەبی وەکو ڕۆبۆت 24 ساعتیشکی ئەگەر ناتوانێ بژی زیاتر لە زۆرترین خەڵک ئیش دەکات بۆ ئیسفادەی چەند کەسێکی زۆر کەم کە وەکو نیزامی کۆمۆنیزم نییە کە شتەکە بە یەکسانی تەوزیع بکرێت بەسەر هەموو خەڵک. طبعا ئەوش لە یەکێکە لە هەرە هۆکارەکان کە خەڵک زۆر ینی خۆشەویستی و سۆزی هەیە بۆ کەرەکتەرەکانی لاکاسە دی پاپڵ و مەنی هاز کە حەزیان لێ سەر بگری بۆیە ئەوان سەبەبی تر زۆر هەیە بەس ئەوە حەزم کرد و سەبەبەتان پێ بڵێم زۆر نامەوێت دەربچم لە مۆزوعەکە باسی سایکۆلۆژی و مسلسلی بکەم لەسەر تەئسیری لەسەر ئێمە بەس ئەوە هەندێک پۆینت و هەندێک شتە بوو لەسرم لە مێشکم و لەگەڵ گۆ مناقشەی بکەم لەسەر مەنی هایست. طبعا سیزنی 5 پارتی یەک
خراپ نەبوو خۆی دەبی پارتی دوش بینی ئەو قەراری لەسەر سیزنی پێنج ئەتا ئێستا کامل نییە تا ئێستا خراپ نییە بەس یعنی ئۆکەی فیلمی هندی وەک سیزنی 4 بەس ئەکید ناگاتە سیزنی 1 و 2 3 و ئەگەر ئەو ڤیدیۆ ئێرەتان بەدڵە طبعاً لایکی لەبیر مەکەن ئەو ئەگەر حەزتان لێ شێری بکەم بۆی زۆرترین برادرتان ئیسفادە بکە و دووبارە ئیشاڵڵا ڤیدیۆی تازە دروست دەکەمەوە و ڤیدیۆی دوای ئەوەشم ئیشاڵڵا لەسەر 2 حەڵقەی زنجیرەی سی دەبێت کە لە بەرهەمهێنانی کۆمپانیای ئەپڵە زۆر سپاس بە هیوای ڤیدیۆی تازە